کامڕۆ ڕۆژی جیهانی هەساری زەویە کە بابێ بە گرنگیەوە باس لەم بابەتە بکەنجکە ئەمە پرسێکی گەورەیە لە سەرتاسەری جیهانە لەبەرەوەی کە بە هەڵوکاری سروشتی بەیان بە هۆکاری مرۆیی بێ ژینکە بەرەو مەترسیشی گەورە ئەڕواوە ئایا هۆکارەکان تا چەند کاریگەری مرۆڤیتیایە تا چەند دەستی مرۆڤیتیایە یاخود گۆڕانکاریەکانی کەشوهەوە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوی لە چەند ساڵی ڕابردووە بینیمانە ئەو گۆڕانکارانەی لە ڕووی بارینەوە لە ڕووی گۆڕانی کەشوهەواوە لە عێراقا باسی بکەین بەوەی ناوچەکانی خوارووی عێراق لە بەرەوەی خەڵکێکی زۆر ناوچەکانی خۆیان بەجێشتووە لە کەمی ئاوە ئەم گۆڕانکاریانە ئەگەر بەردەوامی هەبێت تا چەندەیەکی کات چ کاریگەریەک لەسەر ئێمە بەجێ هەڵێ یاخود ئێمە گەر بەراوردێ بکەین لە ساڵانی ڕابردووی خۆمانە ژینگەی ناوچەکەی ئێمە ژینگەیەکی جێگیر بووە ئەسمانە کرد وەرزەکان بۆ خۆی تام و چێژێکی تایبەت بۆ بەڵام ئەمەش گۆڕانکاری بەسەر هاتووە کەواتە ئایا بزین هۆکارە سەرچیەکان خۆی لە چیا بینێتەوە ئایا ئەم پرسە لە ناوچەکەی ئێمە تا چەند گرنگە کاری بۆ بکرێ هەوڵی بۆ بدرێ هەم لە تاکە کەسەوە تا ڕواتە لایانی پەیوەندیدار بۆیە پێمان خۆش بوو کە زیاتر گفتوگۆ لەسەرم بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سۆران حەمامین وەکو مامۆستای زانکۆ بەڕێزیان لە ستۆدیۆ ئامادەیە دکتۆر جان زۆر سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر ئەمە پرسێکی گەورەیە کامڕۆ وەکو ڕۆژێکیشی بۆ دیاری کراوە ئایا بەپێی ئەوەی کەەوە لە ناوەندا ئاکادمیەکان وەکو مامۆستای زانکۆش ئەو مەترسیەکە لە جیهانە چەندین کۆنفرانسی لەسەر بەسراوە ئەو مەترسیش بە هەمان شێوە لەسەر ناوچەکەی ئێمە هەیە بەڵێ خۆی بێگومان کە ڕۆژی جیاین دانرا لەلایەن نەتەوەیەکگرتوەکان لە ساڵی 1970 ڕۆژی 20 ئەڤریل یاخود 20 نیسانیان بۆ دیاری کرد خۆی ئەمە ئەم ڕۆژە لە دەرەنجامی پیسبوونی ژینگە کارەساتێکی ژینگەیەوە دروست بوو لە کەنارەکانی کالیفۆرنیا لە ساڵی 1969 کاتێک کە ملیۆنان بۆی کاسبوونیان تەن لە نەوتی خاو ڕژایە ناو کەنار دەریاکە بۆ پیسبوونی تەواوی ناوچەکەین بە ئەو بڕەنەوتە بە ڕوبەرێکی زۆر لەسەر دەریاکە بڵاوەوە کە کارەساتێکی زۆر گەورە بوو لەسەر ژینگی ناوچەکە لە کوشتنی باڵندە و ژیانی ئاوی ناوچەکە لەبەرەوە کاتێک کە ڕێکخراوەکانی بواری ژینگە و چالاکوانەکان دوای ئەوە هەڵمەتی گەوریان کرد بۆ ئەوەی کە ڕۆژێ دەرخانکەن بۆ زەوی لەبەروی زەوی ماڵی هەمومانە سەر ئەم زەوی ڕووی هەچ گۆڕانکارێک لەسەر ئەم زەوی هەچ گۆڕانکارێکی بەخرای بەسەر بێت کارەکاتە سەر ژیانی مرۆڤ لەبەر لەو کاتەوە لە 22 نیسان یاخود 20 ئەپریلە هەموو ساڵێک ڕۆژە دانراوە بۆ یادکردنەوەی زەوی کە لە سەرانسەری جیهانە خۆپیشاندان و چالاکی ژینگەی ئەم شتانە سازەکرد کە لە نزیکی لە 190 دەوڵەتی جیهانەیە خۆ دوایین بڵین لە سەرانسەری جیهانە بەگشتی ئەم یادە بەرز ڕاگیرێت و ڕۆژێکە بۆ چی ڕۆژێکە بۆ شیاکردنەوەی خەڵک لە مەترسی پیسبوونی ژینگە بۆ ئەوەی بتوانین بە هەمومان ژینگی ئەم گۆی زەویە بپارێزین و بۆی ژیانی نەوەکانی دوا ڕۆژمان بە سەلامەتی و بە ژینگەیەکی پاکە بەسەبرن بێگومان پیسبین و ژینگە هەر ئەوە نییە لا بڵین لە وڵاتێکا بێ ئێمە لە ستراسێ دەوڵەتێک یاخود ناوچێ بۆ ناوچەی کە لەسەر نەخشەی سیاسی جیاوازی هەیە بەڵام لە ئاستی سەر گۆی زەوی هەموو یەک بەشە هەمومان مرۆڤی نەسەرم گۆی زەویاژین هیچ سنوورێکی سروشتی نییە ناوچێک لە ناوچەی کە جیاکاتەوانێ کاتێک کە مەترسێکی ژینگەی دروستە بێ لە بۆ من لە وڵاتێکی تر لە کشوەرێکی تر کارەکاتە سەر هەموو جیهان بەڵام لەگەڵ ئەوەشتا لە ناوخۆی وڵاتەکانە کێشەی ژینگەی وەکو بڵێ ناوخۆییش هەیە بۆ نمونە پیسبوونی خاک لە ناوچێکە یاخود بڵاوبوونەوەی پاشەڕۆکانی ڕۆژانە بڵاوبوونە هەنێک کێشەشی هەموو جیهان بەیەکەوە پێویستە چارەسەریکە بۆ نمونە کێشەی قەتیزبوونی گەرمی گۆڕانی ئاوای سەرگۆی زەوی ئەمە کێشەیەکی جیهانیە بێ بە هەموو جیهان چارەسەکرێ لەبەرەوە ناوچەی کوردستانیش بڵین عێراق بەگشتی هەر ڕۆژهەڵاتی ناوە بەمنە بەدەر نییە لە کێشە ژینگەیەکان کە بەرۆکی هەموو گۆی زەوی کردوێتوانێت زۆر باشە گۆڕانکاری کەشوهەوا گەرمبوونی گۆی زەوی لە سەدا پرسێکی جیهانیە کە ساڵانە لە هەموو جیهاندا چەندین کۆڕبەند و دیداری جیهانی سازەکرێت بۆ ئەم مەبەستە ئەم گۆڕانکاری کەشوهەوا و مەترسی کەشوهەوایە کاریگەری ئەبێت لەسەر ئیکۆسیستمی گۆی زەوی گۆڕانکاری کەشوهەوا زیاتر بەهۆی چیە دروزۆ بۆی قەتیزبوونی گەرمی بێگومان مرۆڤ کاتێکە ڕۆژانە لە چالاکیەکانی پێداویستەکانی ڕۆژانی یەکێک لە پێداویستەکانی ڕۆژانی بەکارهێنانی وزەیە هەمومان پێویستمان بڕێک وزەی ڕۆژانە بەکەین دەتوانین بڵین لە دوای پێداویستی نان و ئاو خواردنەوە وزە بەکارێنین هەمومان لە ماڵ کارەبا بەکارهێنین بۆ
هاتوچۆ ئۆتۆمبیل بەکار ئەمانە هەمویان سەرچاوی وزەی سەرەکی تا ئێستا لەسەر گوێی زەوی تقریباً سەرچاو حفورەکانە یاخود فسیۆڵ ئێنەرژی ئەمانە لە ناخی زەویە وەکو نەوت خەڵوز گازی سروشتی ئەمانە کە بەکارێنین بڕێکی زۆر لە دۆمۆکسیدی کاربۆنەکەینە هەواوە ئەم دۆمۆکسیدی کاربۆنەکە هەندێک غازی ترا بە غازە گەرمکەرەکان ناوبێن توانای هەیە پارێزگایی لە گەرمی گوێی زەوی بکات ناڵێ زەوی سار بێتەوە بە شێوەیەکی پێویست تا لەبەرەوە ئەو گەرمی لە ناو بەرگە هەوای گوێی زەویە جارێکتر کۆ بێتەوانێ زەوی باشی سار نابێتەوە ئەم قەتیز بوونی گەرمیە هۆکارێکە بۆ گۆڕانکاری لە ئاوهەوایە بۆ نمونە لە هەرێمە ئاوایەکان بە تەواوەتیە گۆڕێت هەنێ ناوچە هەیە خۆی لە خۆیان بەدەست بشکیەوە ناڵێ سا وشکتر بووە هەنێ ناوچە هەیە گەردەلول و لافاوەکان تیانە زیاد بووە ئەم گۆڕانکاریە بە ئەمان شێوکاری کرۆتە سەر ناوچەکانی بەرهەمێنانی خۆراک لە ژیانە هەنێ ناوچەیە کە بڵێن وشک بۆ خۆی بەتەم بەدەست کەمی بەرهەمێنانی خواردن و ناوەتیستا وشکتر بۆ خەڵەکە تووشی کەتوانین بڵین برسێتی و ئەو شتانە بڵاو بێتەوە تیانە ئەمەش کاریگەری هەیە لەسەر کۆچی خەڵکەکەی بۆ ناوچێکی تر دروستبوونی شەڕی ناوخۆ لە وڵاتەکان ئێستا کە زۆر کێشە لە وڵاتەکانی ئەفریقا بە تایبەتی وڵاتانی باشووری بیابان وەکو سوودان و چاد و ئەم وڵاتانە نێجر ئەمانەیەکێک لە کێشەکان کە ئێستا شەڕی ناوخۆی ململانیەکان تیا زۆر بووە ئەگەرێتەوە بۆ ململانی لەسەر دەرامەتە سروشتەکان بۆ هی گۆڕانکاری لە ئاوهەواوە. باش دکتۆر بینە سەرەوەی لە چەند ساڵی ڕابردووە ئەوەی لە جیهانە بە تایبەتی کۆنفرانسی گەوری لەسەر دیداری تایبەت بوو لەسەرەوەی کە هۆکارە سروشتیەکان توانۆی بەستەڵەکەکان هەڵچوونی ئەو بولکانانەی لە ئیتالیا ئەمانیان بۆ پێشبینیەکە کرد کە زیاتر زەوی بەرەو مەترسی ئەڕوا دوجار هۆکارە مرویەکان بەداخۆ باڵا دەستتر بوون بەسەر ئەوەیە کاری چی ئەکرێ بۆی کە بتوانین ئێمە زیاتر بەرەو ژینگە دۆستی بڕۆین زیاتر هۆشیارەکان بڵاو بێتەوە بێکوانوک باسمان کرد ئەم ژینگە دۆستی هەم ئەرکی تاکە کەسێکە هەم ئەرکێکی بە کۆمەڵە لێنە سەرانسەری وڵاتانی جیهانە ئەرکێکی هەموو وڵاتەکانە بەیەکەوە کار بکەن بۆ ژینگە گۆڕانکاری ئاوها بۆکو بڵین دیادێکیژە هۆکاری مرۆییە هەنی هۆکاری تریشەیە ئەبێ مرۆڤ خۆی بۆ حازرکە بۆ متەقینەی بورکانەکان کە ئەمە لەوانەیە هۆکارێکی سروشتیە بەڵام ئەویش گۆڕانکاری لەسەر ئاوها دروستەکە لەوانەیە ئەو دەبوو تۆزێکی کاتە بەرگاوەوە کاریگەری کاسەبڕی ئەو تیشەی کاگاتە سەر گوێی زەوی ئەمەش بێتەوەی ساربوونەوەی زەوی بە پێچوانەوە ئەویش کێشەیەکی گەورەیەکە ئەخوانە خواستە گەڕوو بات بۆ پاراستین گوێی زەویانی ساڵانێکە نەتەوەگرتوەکان لوتکەی زەوی کۆنفرانسێکی جیهانیەکە لەسەر ئاستی باڵال لە وڵاتانی جیهانە پێی دەوتێت لوتکەی زەوی ساڵانە ئەمە لە وڵاتێکە ئەفولار وڵاتێک ئەو کۆبوونەوە بەسێ ساڵی پێشووی لە شاری لە وڵاتی مال لە دوبەی کرا هەست ساڵی لە شوێنێکە جارێک لە بەرازیل یاخود لە جارێ کۆبوونەوەکە کۆنفرانسەکە گوێزنەوە بۆ شوێنێکتر بڕیان لە بابەتە ژینگەیەکانەدەن بۆ ئەوەی دواڕۆژی گوێی زەوی بە شێوەیەکی باش مێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو گرنگترین کۆنفرانس کە بەستا بوو ئیتفاقی پاریس بوو ئیتفاقی پاریس کە باز لەوە کە چۆن بژینگی گوێی زەوی پاریس ئەویش لە ڕێگەی کەمکردنەوەی کاربۆن بۆ دۆمۆکسیدی کاربۆن بۆ ناوبەرگەهەوە ئەم ئیتفاقیە بە ئەوکوڵی ئەم پەیماننامەیە بە پەیماننامەیەکی زۆر گرنگ و جیهانی دادەنێت کە زۆربەی وڵاتەکان جێبەجیاکە بەڵام ئێستاش زۆربەی وڵاتەکان بە تایبەتی وڵاتە پیشەسازیە گەورەکان کە هۆکاری سەرەکی دەرکردنی دۆمۆکسیدی کاربۆن بەرگەوە زۆر پێی بابند نەبوون کێشەی بۆ دروستەکەن یەکێ لەوانە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وڵاتی چین ئەمانە کە لێپرسیاوی یەکەم لە دەرکردنی کاربۆن بۆ ناو بەرگاوە وەکو خۆی جێبەجیانەکە بەڵام خۆی لە خۆی ئیتفاقەکە هەنگاوێکی زۆر گرنگ بۆ لە کۆنفرانسەیە کە دانە نزیکەی 190 وڵات کاری پێەکە باشە دکتۆر ببوورە جەنگ و ململانەکان تا چەند کاریگەری هەبووە لەسەر زەوی و لەسەر ژینگە چونکە هەر لەو کۆرباندەی کە لە وڵاتی دووبەی پارگیرا سەرۆکی بەڕازی لە وتارەکە یاوتی ئەو پارەی کە سەرفەکرێ لە ئەسلیحە و تەقەمەنیەکانە ئەگەر بەشی و بەشێکی کەمیشی لە بواری ژینگە سەر بکەین ئەو مەترسیە گەورەیەمان لەسەر بێگومان ئەو داهاتی کە لە شەڕ نەکە لە شەڕ
لە پڕچەکردنی وڵاتەکان وەختی وایە وڵاتەکە هیچ کێشێکیشی نییە خۆی پڕچەکەکات پارێکی زۆر لە داهاتی وڵاتەکە بۆ پڕچەکردن و بۆ ئەو شتانە سەرفەکات بێکمان ئەوە لە خۆشگوزەرانکردنی وڵاتەکەی یاخود پاراستنی ژینگی وڵاتەکە گۆڕانکاریی زۆر گەورە دروستەکە بێجگەلەوە لە کاتی ململانەکانە شەڕەکان ژینگی ناوچەکە بە تەواوەتی تێکەچێت یەکێک لەوانە کا بۆ نمونە لە مەیدانی شەڕ کە مەیدانی شەڕ دروستە بێت خۆتان نەزان هیچ ئەتیمامێک یاخود گرنگیەک بە ژینگی ناوچەکە بە تەواوەتی ژینگی ناوچەکە تێکەن بێجگەلەوە ئەو پاژماوەی چەک و تەقەمەنیانەی کە فڕێ ئەدرێت ئەمێنێتەوە وەکو دۆمەکان یاخود بۆمبە نەتەقیوەکان ئەمانە لە ژینگی ناوچەکان مێنێتەوە بۆ سەدان ساڵێکە کێشەی ژینگی دروستەکان ناوچەکە کە ناتوانێت خزمەت کرد ئیساش ئێنێمە کە لە عێراقا بەگشتی و کوردستان بە تایبەتی کاتی ئیساش پاشماوەی شەڕی عێراق و ئێران کە لە هەشتا کۆتایی هات لە ساڵی 1970 ئیستاش دەبیستین جاجا لەسەر سنوورەکان لوغمێکە تەقێتەوە کەسێک بینارە بێت گیان لەبەرێکی کێوی زیانی بەرەکەوێت بێجگەلەوە ئەو پاشماوی شەڕی کەنداو لە 2003 ئێساش پاشماوەکانی لە ناوڕاست و باشووری عێراق هەرماوە زۆر باشە لەگەڵەوەی گەر ئێمە واز لە کارەساتە سروشتەکان بینەوە کارەساتێکە قەدەری خوایە و لە دەستی مرۆڤانیە بەڵامەتوانین بڵێن هەمیشە مرۆڤ بەرپرسیارەتی یەکەمە لەوەی کە ژینگەکەی ببێتە هۆکاری مەترسی بۆ سەر کەشوهەوە هەر لەگەڵەوەی ئەگەر ئێمە سەگەر تێبینی ئەوە بکەین کە سەوزایی وردە وردە کەم ئەبێتەوە ئەوەندەی کە باڵەخانەکان و بیناکان شوێنی سەوزایەکان ئەگرێتەوە ئەوەندە ناچی شوێنێک ببینی کە سەوزاییە کە بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان شای سلێمانی بێکێک لەو شارانەدا ئەنێ کە زۆرترین ڕێژەی سەوزایی تایە زۆرترین ڕووبەری سەوزایی هەیە کاتێتوانین بڵێن مرۆڤیش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم هەموو مەترسیە لەسەر ژینگە دروست بکات ئێمە مرۆڤ ئەم گوێی زەویە کە وای گەورە بۆی دروست کردوین نمونەیەکە لە هەموو کۆمەڵی خۆلەوان لە چەندین هەسایەتیش لەناو گردوونە نمونەیەکی وای تیانە بێت کە با گونجاوە بۆ ژیانی مرۆڤ یا بۆ ژیان گونجاوە ئێستاش مرۆڤ ینی وڵاتە پێشکەوتەکان بە ملیێران دۆلار سەرفەکەن بۆی بزان ئایا هەسارێکی هاوشەوی زەوی هەیە تا ژیانی لەسەر بەردەوام بێت تا ئێستاش نەگەیشتن کە هەسارێکی نزیکەی بتوانین وەکو زەوی ئەو ژینگەی گونجاوێ بۆ ژیانی مرۆڤ لەبەرەوە ینی پاراستنی ئەم گۆی زەوی ئەرکی هەموو مرۆڤە ئەگەر هۆکارەکەشی مرۆڤ هۆکارێکی سروشی پاراستەکەی هەر ئەرکی مرۆڤ خۆیەتی بێجگەدۆ مرۆڤ هۆکاری سەرەکیە لە پیسبوونی ژینگەکەی ئەویش بۆی ئەو چالاکی بۆی زیادبوونی دانیشتوانەوە پێداویستەکانی ڕۆژانەی دانیشتوان لە پێداویستەکان بۆ ئاو بۆ وزە بۆ نیشتە جێبوون بۆ خواردن بۆ هەموو شتەکان ئەمانە لە ژینگەکەی وەرێگرێت ئەگەر تۆ ژینگەکەی بە شێوەیەکی تەندروست بەکارنێ بێگومان ژینگەکەی پیسەکە لە هەموو شارەکان ئێستا کێشەی ژینگەیە لە بە تایبەتی شارەکان کە فراوانە بن ئەبێ بە پارچەیەک لە کۆنکرێت و لە موادی قیر کە ئەم بابەتە ئەم موادانە زیاتر گەرمی هەڵەبژن بێجگەلەوە لە ڕێژەی سەوزای ناو شارەکانە پێویستە زیابکە بۆی بەشێکی زۆر لەو دووکەڵ و دۆمۆکسیدی کاربن لە ڕێگەی ناوچە سەوزایەکە هەڵمژێت و ژینگەی یاخود ئاهۆی پاکاتەوانێ ئێمە شاری سلێمانی توانین بڵێن ژینگەیەکی تایبەتیە باشترە لە شارەکان چونکە لێژێکی زۆریە لە دەم چیای گۆژایە لەبەرەوە لە شاری سلێمانیش بە دەرنیە لە پیسبوونی ژینگە زۆر جار کاچینە دە دوورۆسەیەکەی چینێکی دووکەڵکەی ئەو سیارە و کارگانی کە لە شارەکە بەسەر شارەکە بەڵام شاری سلێمانی تایبەتمەندیکی زۆربەی کاتبایگێتەوە ئەو دووکەڵ و پیسێ ڕاماڵێت ئێستا ڕای ئەوەی کە چواردەورەکەشی ینی ژینگەیەکی باشەیە دڵگیرترە ڕووبەری سەوزای هەن لە چواردەوریدا شاری زیاترە ئەمانە هەمووی ڕۆڵی بێت بەڵام تەنها ڕووبەری سەوزایی ئەم شتانە نییە ئێمە گەبمانە ژینگی شارەکان یاخود ئاوهای شارەکان گەشە پێ بین ئەمە مەرجی تایبەتی هەیە یاخود هۆکاری تر هەیە بتوانین بێ پێویستە باڵەخانەکانمان یین بە کورتێ بێ ئوستوبی ژیانمان بگۆڕین نابێ بڵین زۆر بڵین چۆن بەبێ بەرنامە دەرامەتە سروشتەکان بەکاربێت هەردووکتۆ ناشتوانین ڕێگری لەو گەشەکردنە بکرێت بەڵام ئەتوانین ڕێگادانی بووی کە دەستخۆی ئەتوانین بە ڕێگەدانین بوو ئەوەی ژینگی شارەکان بۆ نمونە باڵەخانەی دروستکەین دۆستی ژینگە بێت دۆست بێت کە کەمترین بڕی وزە سەرفکات باڵەخان دروستکەین کە لە باڵەخانەکانە ڕێژی سەوزایی بەشی
پارکی زیاتر تیا دروستکەین ئەتوانین وزەی نوێ بۆوە لە ناو شارەکان دروستکەین ئەمە لە کێشەکانمان لەم پرۆژەیە گەرمبوونی شارەکانە بە تایبەتی لە وەرزی هاوینە بڕێکی زۆر لە وزەی کارەباش بەکارین لە مەحەڵەکانی کە بانزین و نەوت و گازی سروشتی ئەو شتانە بەکارێنن بۆ بەرهێمەنانی کە کارەبا ئەوە دیسان ژینگە پیسەکاتەوانەیە گەرمی شکاتە شارەکەم بەڵام ئێمە گەبی لۆکردن وزەی خۆر بۆ نمونە بەکاربێنین لە شارەکان هەم لە گەرمی لە توندی تیشکی خۆرەکە گەرمەکەینەوە زیاوین لە گەرماکە نەجاتمان نەبێ هەم سەرچاوێکی پاکیشتە بۆ بەرهێمەنانی وزە ئەم بێجگەلەمە لە لای کەشەوە ئێمە زۆرمان ینی پاشەڕووی شارەکانمان بە باشی بەکارنایە ئەتوانین دیسانەوە جارێکی تر بەکاری بینەوە یەکێ لە کێشەکان ئێستا لە شارەکانە پاشەڕەکانە چۆن دیسانەوە جارێکە تەدویری بکەینەوە جارێکە بەکاری بینەوەیە بە تایبەتی مەوادە پلاسیەکان کە ئیمساڵ چالەکانی ڕۆژی زەوی زیاتر گرنگی بە پاشەڕۆ پلاسیکان ئەدات و چۆن جارێکە بەکارێنینەوانێ و نەبێتەوەی پیسبوونی ژینگە دەسەکانی خۆش بێت دکتۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئەم ڕۆژانە زەنجێک بێ بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان چکە لەمە لە تاکە کەسی و دەست پێکا تاگاتە لایەنەکانی کە بە شێوازێکی گشتی ئاگیان لە ژینگە بە هیوادارین لای خۆشمان هەست بە بەرپرسیارەتیە بکەین هەم لە خێزانێکی خۆمانەوە کە نەیاڵین حوشەکەمان پیس بێ دەبا بە گشتیش هەوڵ بین شارەکانمان نێڵی پیس بێ بە مڵکی خۆمان و بەرپرس بین بەرامبەری ئەمەش پێویستی بەوەیەکە گەورەکان مناڵەکان فێر بکەن بووی لە داهاتووە لەو مەترسیە گەورەی ڕزگارمان بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون.